یاکێتی پشتیوانی خۆی بۆ پرۆژەی ڕووناکی و هەژماری من دەربڕی. دژی پرۆژەی ڕووناکیش داوای خۆپیشاندانێکی بەرفراوان دەکرێت. هەوڵەکان بۆ دابەشکردنی موچەی مانگی 5 لە پێش دەژن چرتر دەبێتەوە و وەزیری داراییش پەیامێکی لەم بارەوە ڕاگەیاند. سەرەڕای بڕیاری خۆ هەڵوەشاندنەوەی پەکەکە هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان بەردەوامە. قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم بارگری لە پرۆژەی ڕووناکی دەکات. دەژڵێت تێبینیەکان لەسەر هەژماری من چارەسەر کراون و دەست بەکار دەبێت. قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوای بەشداریکردنی لە دیداری دێڵفی لە سلێمانی ڕایگەیان کە سەیری پرۆژەی ڕووناکی دەکرێت تەنها سەیری ئەو نرخە دەکرێت کە حکوومەت دەیداتە هاوڵاتیان حیساب بۆ پارەی مۆلی دەناکرێت. پێم وایە ئەم پرۆژەیە لە بەرژەوەندی هاوڵاتیانی کەم دەرامەت دەبێت. هاوکات قوبات تاڵەبانی لە بەشێکی قسەکانیدا لەبارەی پرۆژەی هەژماری من ڕایگەیان تێبینیانەی هەبوو لەسەر هەژماری من یەکلا کراونەتەوە و پرۆژەکە دەست بەکارەکانی دەکات. ئەوە لە کاتێکدا پرۆژەی ڕووناکی ناڕەزایەتی زۆری هاوڵاتیانی لێکەوتۆتەوە و هاوڵاتیان داوای ئەنجامدانی خۆپیشاندانی سەرتاسەری دەکەن و دەڵێن حکوومەتی هەرێم پرۆژەی ڕووناکی بۆ ڕووتانەوەی گیرفانی هاوڵاتیان داناوە. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆ ئەوەی تاوەکو کۆتایی ئەم هەفتەیە لیستی موچەی مانگی 5 و تەرازووی پێداچوونەوەی مانگی 4 بۆ بەغدا بنێرێت. وەزارەتی دارایی ڕایگەیاندووە کە هەوڵەکانیان بۆ ئەوەیە بەر لە جەژن موچەی مانگی 5 فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ موچەی حکوومەتی هەرێم دابەش بکرێت. بۆ ئەم مەبەستەش هەوڵ دەدەن لە وادەی خۆی لیستی موچە بنێرن. هاوکات ئەمڕۆژ وەزیری دارایی حکوومەتی هەرێم ئاوات شێخ جەناب ڕایگەیاند موچەی مانگی 4 دابەش کراوە و بۆ موچەی مانگی 5ش هیچ بەڵێنێکی نەداوتی بە تەمای خودای. سەرەڕای بڕیاری خۆ هەڵوەشاندنەوە لەلایەن پەکەکەوە هێرشەکانی تورکیا بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. لەم بارەوە کامەران عوسمان ئەندامی تیمی کوردستانی عێراقی ڕێکخراوی CPT ئەمریکی ڕایگەیاند لە کاتژمێر 9 خولەکی سەر لە بەیانی ئەمڕۆوە تاوەکو کاتژمێر 3 دوای نیوەڕۆ تۆپخانەکانی سوپای تورکیا 35,000 تۆپبارانی چیای گارا و ناوگوندەکانیان لەبەری گەرێ لە سنووری قەزای ئامێدی لا پارێزگای دۆهۆک کردووە. ئەوتەی کامەران عوسمان تۆپبارانەکان بۆ ناو ڕۆژ و باخی هەوڵاتیان و خانووی چۆڵکراوی گوندنشینان بووە بەهۆیەوە زیان بەرکێڵگەی کوشتتوکاڵی و خانوو ڕەزی جووتیارانی ئەو گوندانە لە سنووری پارێزگای دۆهۆک کەوتووە.